الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە زنجیرە باسێکدا بووین لەسەر بنەماکانی هاوسەرگیری سەرکەوتوو. ئەمڕۆ وتاری جومعەمان پشتیوان بە خوای پەروەردگار ئەڵقەی هەشتەم و کۆتایی ئەو زنجیرە باسەیە. باسی ئەوە دەکەین کە خوای پەروەردگار ئەم ئیسلامی بە ڕەحمەت ناردووە بۆ سەر ئەم زەویە. هەموو ئامێرێک کە دەردەچێت کە تەلۆکێکی لەگەڵدایە، ئەگەر بەپێی ئەو ڕێنمایانە کاری پێ بکرێ سەرکەوتوو دەبێت، ئینسانەکە لێی سودمەند دەبێت. لادان لەو کەتەلوەکە و لەو مەنهەجەی کە بۆی دیاری کراوە فەوتانی ئامێرەکە و بێسودمەندبوون و زیانمەندبوونی ئەو کەسەیەکەوە بەکاری هێناوە. ئەم ئینسانش کە لەسەر زەویدایە خوای پەروەردگار ئەم شەریعەتەی بۆ ناردووە. ئەم ئیسلامە ئەو کەتەلوەکی ژیانەیە کە ئینسان لەسەر ڕۆیشتنی بەپێی ئەو دەستورەی کە پەروەردگار دایناوە بەختەوەری دنیا و قیامەتی پێدەوەیە. پێشەوەی بگەیتە بەهەشتی قیامەت، هەر لەم دنیادا ئینسان لە بەهەشتا دەمێنێتەوە. هەر ئەو ئیسلامەی ئێمە هەموو خەڵکی سەر زەوی پێویستی پێیەتی، تەنانەت ئەوانەی بێباوەڕیشن. ئەوە تا سیر کە لەم مەسەلەی زەواج و هاوسەرگیریەدا تەنانەت غەیرە موسڵمانیش ئەگەر پابەند بێ بە ڕێنماییەکانی ئیسلام بۆ هاوسەرگیری، ژیانی سەلامەت دەبێت. بۆ نمونە بەرهەمەکانی ئەم زەواجە شەرعیەی کە لە کۆمەڵگەی موسڵماناندا هەیە، یەکەمیان مرۆڤایەتی بە تەندروستی گەشە دەکات. خوای گەورە ئەم سەر زەویەی داناوە کە ئاوەدان بێتەوە. بەچی ئاوەدان دەبێتەوە؟ بە لەدایکبوونی نەوەیەکی نوێ. ئەو نەوە نوێیە بەچی لەدایک دەبێت؟ بە پێکگەیشتنی ژن و پیاوێک ئەگەر بە شەرعی بێنەوەیەکی ساڵح و تەندروست دروست دەبێت. ئەگە خوا نەخواستە پاشاگەردانی بێ و زەواج نەبێ و حەڵاڵ و حەرامێک لە ئارادا نەبێ، هەموو کەسێک وەکو هاوڕێیەک چەند شەوێک بە یەکەوە بژی و پاشان ئەم لە باخەڵی یەکێکی تر و ئەو لە لای کەسێکی تر ڕابوێرێ، ئەو کاتە وەکو ئەو ئەوروپایی ئێستای لێدێک کە خەریکە ئایدس هەڵی دەتەکێنێ. بە چەندین ملیۆن خەڵک ئەمڕۆ گرفتارە بەدەست ئایدزەوە کە سەرنجامی داوێن پیسێت و لە ڕووی جەنابتان. کەواتە خاڵی یەکەم کە ئەم نیکاحە شەرعیە، ئەم مارەکردنە جوانە، ئەم زەواج و هاوسەرگیریە ئیسلام دایناوە، مرۆڤایەتی بە شێوەیەکی تەندروست گەشە دەکات و دوور دەبین لەو هەموو نەخۆشیانەی کە هەیە. ئەوە تا چەند ساڵێکە لە ڕێگەی کەسانی دەرەوە ئەگەر چەند ئایدزێک هاتوێتە ئەم کوردستانی ئێمەوە، ئەینا لە ژیانی کووردا هەر نەبیسراوە ئایدز هەبێ، چونکە هەمووی بە حەڵاڵی شەرعی بە یەک گەیشتووە. بەڵام ئەو ئەوروپا و ئەمریکا وڵاتانی غەربە لەگەڵ ئەو هەموو پێشکەوتنە تەکنۆلۆژیا و کارە جوانەی کە هەیەە، بەڵام چونکە لە مەسەلە خواییەکە لەو زەواجە شەرعیە ترازاون، تەماشا دەکەی ئایدز دایڕزاندون. ئەو هەموو بوجە زەبەلاحە تەرخان دەکرێت، هیچ چیشی چاک نابێتەوە و شیفایەکی بۆ نییە، حتا جەستەکە دەتوێتەوە و هەموو پارچەکانی هەڵدەوەرن. دووەمیان المحافظة على الأنساب، مانەوەی ڕەچەڵەکی مرۆڤ بە سەلامەتی. ئینسان بەهۆی زەواجی حەڵاڵەوە دڵنیای فڵان کەس باوکتە، ئەوە دایکتە، پاشان ئەوە مامتە، ئەوە خاڵتە، ئەمە برایی ڕاستەقینەتە، ئەمە خوشکتە لە دایک و باوکتەوە، ئەمە پورتە. ئینسان حەوت پشتی خۆی کورد دەڵێ دەخوێنێتەوە، هەمووی بە ساغ و دروستی. ئەگەر وانە بێ ئینسان نازانێ بڵێ نەوەی چێم، بڵێ چێ خزممە، وڵاتێکی وەکو بەریتانیا بەو هەموو ئاستا عیلمی و زانستی و پێشکەوتنە مادەی کە هەیەی 46 ملیۆن نەفەرە. لەو 46 ملیۆنە تۆ بڵێ لەوانەیە 5 ملیۆنی خێزان بێ، لەو 5 ملیۆنە 1 ملیۆن مرۆڤی، 1 ملیۆن ئینسان زیاتر لەو بەریتانیا بەپێی ئاماری چەند ساڵ لەمەوبەر سنگل پرێنتە، واتە تەنها یەک ڕەگەزی خێزانەکەی دیارە. کابرا لەسەر تەسکەرەکەی نووسراوە فڵان کەس کوڕی فڵان کەسە، ناوی دایکی نووسراوە، بەڵام دایکی معلوم نییە لە لای ئەم کوڕە لە کێیە. 1 ملیۆن مرۆڤ زیاتر ڕەگەزەکەی دیارە کە لەم ئافرەتە لەدایک بووە، بەڵام تا ئێستا نازانرێ باوکی کامەیە. چ داماویەکە، چ بەدبەختیەکە. ئێمە کە هەمومان نەسەبمان دیارە و ڕێک و پێک دەیزانین، بەرهەمی ئەم زەواجە شەرعیەیە کە سوپاسی خوای لەسەر دەوێت. سێمیان بە زەواج ئینسان مەسئولیەتی بۆ پەیدا دەبێت. تەماشا دەکەی کەسێک تەنها کوڕە، ئەم کوردەی ئێمە چەند عاقڵ بووە، چەند ژیر بووە،
لەبەر شانازی بە باو باپیرانی خۆمانەوە ژیری نەتەوەی کوردەوە بکەین کەسی هاوسەرگیری نەکردووە پێ دەڵێن فڵان کەس کوڕە کاتێک کەوا هاوسەرگیری دەکا ئەڵێن پیاوە هەر ئەو ڕۆژەی ژنی لێمارەکرا ئەڵێن تازە پیاوە جاران هەر کوڕی فڵان کەسی ناو بوو ئێستا زاوای ماڵی فڵان کەسە ئێستا باوکو دایکێکی تری بۆ زیاد بوو جاران یەک دایکی هەبوو ئێستا خەسووشی دایکێتی و هەتا ئەبەد دەستنوێژی لێی ناشکێ ئێستا ئاوەڵزاوای فڵان کەسە ئێستا فڵان ئافە ژن خوشکێتی ئێستا لەگەڵ ماڵی فڵان کەسا بوو بە خاڵۆزا و پورزا چونکە خاڵ و پورزای خێزانەکەیەتی ئەمە مەسئولیەتی دەداتێ کچە هەر کەمارە کرا گواسرایەوە ئەڵەن ژنە وشەی ژن زۆر گەورەیە واتە مەسئولیەتە هەر ئەو لەحزەی ئافرەتێک مارە دەکرێت یەکسەر ئۆتۆماتیشی ئەبێتە خاڵۆژنی فڵان کەس ئەبێتە ئامۆژنی فڵان کەس ئەبێتە بووکی ماڵی فڵان کەس ئەمە تەماشاکە ئەبێتە خەسوو خەزووری بۆ پەیدا دەبێت جاران لە باوکی دەستنوێژی نەدەشکا ئێستا لە خەزوورەشی لە باوکی مێردەکەشی ئەبەدە و ئەبەد جارشکە دەستنوێژی ناشکێ ئەم مەسئولیەتە ئینسان فێر دەکا ئینسانێکی هادی و لەسەرخۆ بێ زیادە مەسرف نەبێ چاو لەدەر نەبێ بە ئەخلاقتر بێ لە جاران بنە ماڵەکەی پارێزێ پاشان سوکنایی ڕوح و دەروون چونکە ئەم مرۆڤە هەمیشە لە هەڵپەدایە بۆ پەیداکردنی نان بۆ پەیداکردنی ئاو بۆ پەیداکردنی خانوو بۆ پەیداکردنی شەهادەیەک و خوێندنێک بەردەوام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کلکم غاد وڕائح هەمووتان بەیانیان دەڕۆن و ئێوارە بە ماندوێتی دەگەڕێنەوە سەیری کە لە بەرزاییەکەوە سەیری شارێکە ئەو خەڵکە وەکو شاری مێرولە هەمووی دەجوڵێ هەمومان ماندووین ئەی ئینسان لەکوێ سوکنا بدە لە ئەنجامی ئەو گەڕان و سوڕانەدا جەستە ماندووە ناخ ماندووە دڵ ماندووە ڕوح ماندووە لەکوێ ئیسراحەت بکەیت بچی بۆ سەفرە و سەیرانێک لەگەڵ چەند برادەرێکە لە مەطعمێکە نام بخۆی بڕواتان بێ بەمانە یەک پشوێکی کورد دەدەی دواتر ماندووبوونەکەت زیاتر دەبێت ئەی لەکوێ ئیسراحەت دەکەی لە هێلانەکەی خۆتدا چۆن باڵندەیەک کە ئەو هەمووە دەگەڕێت کە هاتەوە هێلانەکەی خۆی پشوو دەدا قورئانیش دەفەرمێت لیتەسکونوا ئیلەیها ئینسان تەنها لای هاوسەری حەڵاڵی خۆی هەست بە ئارامی دەکا بۆیە ئەوانەی کە خوا نەخواستە دوو لە ڕووی ماڵی خۆ و جەنابتان کاری بەدڕەوشتی و لەشفرۆشی دەکەن هەرگیز لە لای ئەوانە سوکنایی دەست ناکەوێت جارێکیان راپۆرتێکم خوێندەوە ئافرەتێکی لەشفرۆش گیرا بوو لە سجنێکە وتبووی تەنها وەسیەتێکم ئەوەیە تەنها یەک داواکاریم ئەوەیە یەک کچم هەیە لە دنیادا تو خوا بیدەنە دەستی پیاوێکی ڕەوش پاکی مسلمانی دیندار بەخێوی بکە تو خوا با کچەکەم وەکو خۆم بەدبەخت نەبێ وتویان یعنی تۆ بەدبەختی وتوی بەدبەختترین کەس ئەو کەسانن کەوا مێردێکی حەڵاڵیان نییە کە هەر شەوی لە باوەشی پیاوەکان ئەیان ئەو پیاوانن دوو لە ڕووی جەنابتان و ماڵی خوا کە هەر شەوی لە باوەشی ئافرەتەکان ئەوانە نەک ئاسوودەنین ڕۆژی 100 جار خۆزگە بە مردن دەخوازن بۆ چەند چرکەیەک لەزەت وەردەگرن بەڵام بە هەمیشەیی لە عەزابدان بۆیە وتی تخوا با کچەکەم وەکو خۆم بەدبەخت نەبێ خۆزگە لای پیاوێکی شەرەف و شەرەفدار و ئافرەتێکی مسلمان بەخێو بکرێ بەڵێ ئەم غەریزە جنسیە بەچیدا دەمرکێ کە وەکو لافاوێک وایە وەکو بورکانێک وایە بە هاوسەرگیریدا دەمرکێ ئەوەی هاوسەرگیری نەکردووە خەمێکی قوڵ لە ناخیا دروست دەبێ لە گۆڤاری زەهرەتول خەلیجدا دەڵێ دکتۆرەیەک کە شەهادەی دکتۆرای هەبووە خوێندنی باڵای تەواو کردووە لە بواری پزیشکی گشتیدا ئەم ئافرەتە پسپۆڕە ئەڵێ هەموو جار وتویەتی وەڵی کاتێککە ئەو سەدریە سپیا لەبەر دەکەم و ئەزانم کفنی سپیا لەبەرمدا کاتی ئەو سەماعەیەم لە گوێدایە و فەحسی نەخۆشێک دەکەم و ئەزانم پەتی ئیعدامەوە دەیکەنە ملمەوە وتویانە دکتۆرە بۆ تۆ بەو هەموو شەهادەیەوە بەو هەموو پارەی دەستت دەکەوێت ئوستازێکی جامیعە پلەیەکی بەرزی کۆمەڵایەتی و ڕێزت هەیە لە ناو خەڵکە وتویەتی یەک شتم لە ژیانە دۆڕان تازە قەرەبوو ناکرێتەوە ئەویش ئەوە بوو زۆر جوان بووم لە سیمادا زۆر خوێندەوار و زیرەک بووم کاتێکە زانکۆم تەواو کرد چەندین کوڕ هاتنە پێشەوە هەرچی سەیرم دەکرد تەکەبورم دەنواند دەمگوت ئەوە ئاستی جوانەکەی لە ئاستی جوانی مندانیە ئەوە بنەماڵەکەی لە ئاستی بنەماڵەی مندانیە ئەوە باڵای زۆر بەرز نییە ئەوە چاوی وایە ئەوە قژی تۆزێ ڕووتاوەتەوە کەم خەڵک هەبوو عیبێکم لێ نەدۆزی بێتەوە وەختێکم زانی خوازبێنی کەرەکانم سارد بوونەوە تەمەنم هەڵکشا خوێندنم چۆ پێشەوە دکتۆرام وەرگرت بوومە مامۆستای زانکۆ چەندین نەشتەرگەری و ڕۆژانە لە خەستەخانە و ناخوێنا بووم کە شەو دەچوومەوە لەموو خۆزگەی ئیسراحەتێکم بکردایە بەڵام دواتر هەستم کرد ئەم ئیسراحەتە لە هیچ شوێنێ دەست ناکەوێت لای پیاوێکی حەڵاڵی خۆن نەبێ بەڵام تازە تەمەنم بەسەر چوو تازە ئەو کەسەی کە من دەمویست گەنجێک منی نەدەویست دەبوو شوو بە پیرێک کەم و پیرەکەشم قبوڵ نەبوو بۆیە هەمیشە خۆم بە معەزەب دەزانم کاتە سەیری شەهادەکانی پشت سەرم دەکەم ئەو هەموو خوێندنە
کە ئاوی چاوم بوو بە خوێن تاوەکو ئەو خوێن نەمهێنا ئەڵێم خۆزگە هەموو شەهادەکانم بە قوربانی مێردێکی ساڵح و یەک منداڵی کۆرپە بووایە کە جارێک لە باوەشم گرتایە. بەڵێ ئینسان بەمە نەبێ پێداویستەکانی پڕ نابنەوە. بۆیە ئیسلام ئەمەندە داگی کاریگەری هەیە، بۆیە ئیسلام داوا دەکات دەسەڵاتداری وەخت حکومەت و دەسەڵات کاتێککە خۆی بە برا گەورە و کاک و مامەی میلەت دەزانێ ئەبێ خەمی گەنجەکان بخوا. وأنكحوا الأيام منكم قرآن بأمر دفرمي أي كار بدست أي دولة من أي رجس في قوم هوس ولا خم لو جنجان بخو كوقت يا وسرقيليانا ولا خم لو خسان بخو كدسكرتن كندارن كبيكسن كبيلان وحالن ولا مهلة تمني أنت يا فربيو بايزي بيريان بسرابه بابا جنجي بخانه ولاني هاوسري خوان شادبن أتشينا خدمت في غنبر صلى الله عليه وسلم تاجي سران مامۆستایان نوری چاومان شەفیعی مەحشەرمان هەزاران سڵاوەت لەسەر ڕوحی پاکی پێغەمبەری خوا بە صلی الله عليه وسلم. شاری مەدینەیە مزگەوت ئەو کاتە کۆمەڵە دەوری بینیوە یەکێ لەوانە غەریبەکان بێکەسەکان لە گۆشەیەکی مزگەوتە حەواونەوە گەنجێک لە مزگەوتە دەحکەوێ چونکە ماڵ و حاڵی نییە. غەریبەیەکە و لە وڵاتانێکەوە هاتووە موسڵمان بۆ تەنانەت ناوەکەشی سەیرە جولەیبیب ناوێکی غەیرە عەرەبیە ئیسلام هێناوێتی بۆ شارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئینسانێکە بێکەس و کار لە سیماشدا زۆر سەرنجڕاکێش نییە بەڵام ئینسانێکی بە ئەدەب و بەدینە ئەدەبی هەیە ئەخلاقی هەیە و دیندار و خواناسە کاسبکاری ڕۆژە و ناوێت لەسەر حسابی خەڵک بژی نانێکی حەڵاڵ پەیدا دەکات مجاهیدی کاتی تەنگانەیە و دیفاع لە پێغەمبەر و لە ئیسلام بکات. بۆیە ڕۆژەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە سەی دەکا ئەم گەنجەوە تەمەنی تەواو وا دەوری 25 ساڵێکە دەفەرمێ یا جولەیبیب ئەلا تەتەزەوەج ئەی جولەیبیبی خۆشەویست بە تەمانی هاوسەرگیری بکەی تاکەی هەر بە تەنیا بخەوی تاکەی لە مزگەوتابی. ئەویش دەفەرمێ ومن یوزەویجونی ولا مال ولا جاه ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە قوربانت بم جا کێژن دەدا بە من نە ماڵ و سامانم هەیە نەبنە ماڵەیەکم هەیە نە جەمال و جوانیەکم هەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ قسە ناکە. جولەیبیب دەفەرمێ سێ جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی لە ڕوودامەوە لە سێ کاتی جیاوازدا بە تەمانی هاوسەرگیری بکەی منیش وڵامەکەم هەر ئەوە بوو. جاری چوارەمیان فەرمووی نەخێ تۆ کەسێکی بەڕێزی ماڵی فڵان کەس کچێکی زۆر باش و بە حیا و حورمەتیان هەیە دیارە باوکی کچەکە و دایکی کچەکە خەمخۆر بوون بە پێغەمبەری خوایان وتووە صلی الله عليه وسلم ئەگە کەسێکی شیاوت پێشک هات حەز دەکەین کچەکەی ئێمەش وەختی شوکردنیەتی برایان ئەمە هیچ عیبەیەکی تێدا نییە وەڵڵی سەربەرزیە بەڵام بەرام بەرەکەشت خوا بکەم ئینسانێکی وەک تۆ بەڕێز بێ بە شتێوەیەش کە تێنەگا وابزانە کچەکە لێ بەڵایە ئەینا سەربەرزیە ئینسان هەست کا کچەکەی وەختی شوکردنیەتی پیاوێکی موسڵمان و بە حورمەت ڕاست پێرێ بڵێ ئەگە کەسێکی شیاوت پێشک هات بە ئیزنی خوای گەورە بەڵکو کچەکەشمدا بمەزرێ هەروەکو بۆ کوڕەکەت هەوڵ دەدەیت ئەمە عیبە نییە ئەمە دینە بە پێغەمبەری خوایان وتبوو ئەگە پیاوێکی ڕێک و پێکت پێشک هات کچەکەی ئێمەش بە حیا و حورمەتە وەختی شوکردنیەتی با نەمێنێتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی با خەڵک بەم مەسەلەیە نەزانێت دواتر بڵێن فڵان کەس چۆتە خوازبێنی و نەیانداوەتێ و کچەکە خوازبێنی کردیاتەوە شووی نەکردووە کۆمەڵە مەسەلە هەیە یەکەم جا تاقی بکەیتەوە کە نەبوو بەردێکی لەسەر نییە با ناوی کەس نەزڕێ با نەڵێن فڵان کەس ڕەت کراوەتەوە با نەڵێن فڵان کچە نانویستووە بە شێوەیەکی هێمنانە و لەسەرە خۆیانە پێشنیار بکە نەبوو باسەکە بمرێنە با کەس باسی نەکرێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیویست کەس تاقی بکاتەوە فەرمووی بەس خۆت بچۆ بۆ ماڵەکە سەلامی منیان پێ بگەێنە بڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو قسە و باسەی لە بەینتاندایە منی ناردووە ئەگەر قبوڵم کەن بە کوڕی خۆتان و کچەکەتانم بدەنێ هەتا ماوە مەمنونم. جولەیبیب لەسەر فەرمانەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم جاریان چوو بۆ ماڵەکە چوو ماڵەکەش زۆر بەگەرمی پێشوازیان لێکرد و حرمەتیان لێگرت بابەتەکەی دەرکاند و سەلام و کەلامی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم پێڕاگەیاندن. باوکو دایکەکە وتیان وەڵڵاهی ئێمە عەرزی پێغەمبەری خوامان کرد صلی الله عليه وسلم بۆ کەسێکی باشتر ئەها ناخی دایک و باوک دایمە وایە بەخوا باوکو دایکە کەس بە شوو دەدا حەز دەکات زاواکەی ناودارترین پیاوی دنیا بێ دەوڵەمەندترین بێ ئەمە عەتف و سۆزی باوکایەتی وایە بدایکایەتی وایە حەز دەکەی زاواکەت لە هەموو کەس دەوڵەمەندتر بێ جوانتر بێ بە شەخسیەتتر بێ بنەماڵەتر بێ چونکە ئەوەندە کچەکەی خۆتت خۆش دەوێت لەم ڕوانگە بە شەریەوە ئەم دایک و باوکە ئەم داوایان ڕەت کردەوە بەڵام کچەکە هاتە سەرخەت و
وتی چۆن باوکو دایکی بەڕێزم قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەت دەکەنەوە وەڵڵاهی پێغەمبەری خوا ئەم ئینسانی باش ناسیوە وەڵڵاهی بیزانیا شیاو نییە بۆ هاوسەرگیری پێشنیاری نەدەکرد لەبەرەوە باوە گیان دایە گیان گەورەی بە عەقڵە بە ساڵ نییە جوانی بە ناخە بە ڕوخسار نییە دەوڵەمەندی بە دڵە بە ماڵ نییە من ئامادەم شووی پێ بکەم وتیان دەی ڕۆڵە وەڵڵا ئێمە لەبەر خاتی تۆمان بوو ئەگە خوا دەکاتەوە ڕازی ئێمەش مەمنونی تۆین ئێمە خەمی تۆمان بوو قسەی پێغەمبەری خوا چۆن دەشکێنین ڕەزامەندی هەموو لاوەرگیرا و پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان لە کۆمەڵگای مەدینەدا هەبوون ئەو وتی من داری خانوەکەی بۆ دەکڕم ئەو وتی من بەردەکانی بۆ دێنم ئەو وتی من دارخورماکانم دێنم گەڵاکەی دەخەینە سەر خانوویەکی سادەی ئەو زەمەنە و بۆ پێویستیە هۆدەیەکی بچکۆلەیان بۆ دروستکردن ئەبوو بەکر بەڕێیەک عوسمان کوندە ئاوێک عەلی فڵان شت ماڵێکی خنجیلانە لە ماوەیەکی کەما دروست بوو گواسترایەوە و ژیانێکی زۆر بەختەوەرانیان هەبوو بەیانیەکیان جولەیبی بەوە خەبەر بۆەوە حەی عەلە الجیهاد مسلمانان ئاگادار بن دوژمنی ئیسلام دوژمنی شاری مەدینەی پیاوەڕ صلی الله علیه و سلم هێرشی هێناوەتە سەرمان و جیهازی مخابراتمان هەواڵگری خەبەری داوە کە لەشکری کافر بەڕێوەیە و چوادەوری مەدینە دەگرێت هەر کەسێ لە خۆی ڕادەبینێ پێویستە ئەم دیفاع بکا و ئەم نیشتیمانە بپارێزین جولەیبی بخوا حافیزی لە بووکی تازە کرد و ڕۆژ بەرەو غەزا ڕۆژ بەرەو مەیدانی ئەو جەنگە و هێزی مسلمانان دیفاعێکی مەردانەیان لە شارەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کرد و دوژمنیان شکاندە و پەرتەوازەیان کردن پێغەمبەری خەمخوا صلی الله علیه و سلم وەکو سەرکردە و فەرماندەی یەکەمی لەشکرەکە فەرمووی لاشەی شەهیدەکان کۆ بکەنەوە بزانن کێمان دیار نییە کێمان بریندارە وتیان فلان شەهید فلان شەهید ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فلان کەسی قارەمان شەهید بوو فلان کەسی سەرکردە شەهید بوو کەس ناوی جولەیبی بی نەبرد ئینسانە فەقیرەکان دایمە خەڵک زۆر کەم لە بیری نین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەی جولەیبی سەرکردە دەبێت بچووکترین پێشمەرگەی لەبیر بێ نابێ هەر خەمی کوڕەکەی خۆی بێ نابێ هەر خەمی کەسەکانی بنەماڵەی خۆی بێ نابێ هەر خەمی حیزبەکەی خۆی بێ ئەبێ بچووکترین سەرباز و پێشمەرگەی ئەو وڵاتەی لەبیر بێ کە کەسی نییە ئەبێ خۆی بە مەسئولی ئەو بزانێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی جولەیبی بیش نابینم بگەڕێن بە شوێنیە لەلایەکەوە بینیان وتیان ئەی پێغەمبەری خوا لێرە کەوتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم چوە سەری و شەهید بوو خوێنی سەردەم و چاوی لابرد سەیری شوێنەکەی کرد پێغەمبەری صلی الله علیه و سلم وەکو فەرماندەیەکی سەربازی شارەزا فەرمووی حەوت کەسی کوشتووە بە چوادەوری خۆیدا قەتەلتە سەبعەتەن ثم قوتیلتە بە حەوت کەس پەلاماریان داوی و دیفاعت کردووە هەر حەوتیانە لە چوادەوری خۆت کوشتووە ئەمجا تۆیان شەهید کردووە ئەنتە منی و ئەنا منک تۆ بێکەس نی تۆ لە منی و منیش لە تۆم تۆ کەسی منی و منیش کەسی تۆم ئەها سەیری کە ئەمە سەربازی نەناسراوە دڵت بەخۆ نەمێنێ ئەی شەهیدی بێنە ناسراوە ئەی بێدایک و باوک تۆ کەسی من و بنەماڵەی منی منیش بنەماڵە و ڕەچەڵەکی تۆم ئەوەی کە بێوێ لە پێغەمبەر صلی الله علیه و سلم نزیک بێ دەبێ ئاوا نزیک بێ بەڵێ خۆی کرد بە قوربانی بووکی تازەی بەجێهێشت هیرەتی قبوڵی نەکرد لە ماڵەوە دانیشێ و شارەکەی بکەوێتە مەترسیەوە ئەمە دەرسێکی گەورەیە بۆ مەسئولینی وڵات ئەگەر دەتەوێت گەنجەکانت دیفاع لێ بکەن دیفاع لە خاک و مەملەکەتت بکەن دیفاع لە کورسی و کولێرەکەی تۆش بکەن دە تۆش وەرە دڵسۆزیان بە دە تۆش وەرە خەمی لێ بخۆ وەرە هاوسەرگیری بۆ ئاسانکە وەرە شوقە و خانوویەک کە بە ملیۆنانە و کەس نازانێ هیچ شێ و سەرمایەکەی چێ دەیخوا وەرە تەوزیعی کە بەسەر ئەو گەنج و لاوانەدا با لە ڕۆژی تنگانەدا ئەویش وەکو جولەیبی لە ماڵی و بێتە دەرەوە و بڵێ ئەو خاکەی منی تێدا دەژیم با بووکەکەم با هاوسەرم بە ڕووسوری بژیا و دەستی دوژمن نەکەوێ مامۆستا گۆرانی شاعیری گەورەی کورد شعرێکی ڕێک لەسەر ئەم مەسەلەیە هەیە زۆر جوان تعبیری لەوە کردووە ئێمەش وەکو نەتەوەی کورد چەند گەنجمان هەیە تازە زاوا بوو مێردەکەی شەهید بوو لە پێناوی دیفاع لەم خاکەدا لەم کوردستانەدا بەڵام بەداخەوە بەرپرسە سیاسیەکانمان زۆر بێسفەتن زۆر بێنمەکن بەرامبەر بەو شەهیدانەی هێشتاشی وا هەیە شەهیدانەیەک وەرناگرێ هەشتا هەیە لە کرێچیدا دەژیا والله چەندین ئافەتی ڕسوول حامیلە بوو کە مێردەکەی کوژرا لە بەرەکاندا ئێستا منداڵەکەی بە هەتیوی بەخێو دەکا و ژیانێکی کولەمەرجی بەڕێوە دەبا چاوەڕێی زەکات و سەرفتەی خەڵکیە لە ڕەمەزانێک و خێرێکا بیداتێ مامۆستا گۆرانی شاعیر دەڵێ بڵێم بەو بووکی تازەی یەک شەوەم گەر هاتە سەر نەعشم نەڵێ خۆی بۆ وەتەن کوشت و لە ڕێی عەشقی مندا نەژیا وەزیفەم بوو لە پێناوی میلەتێکدا سرم بەخشم کە تۆی پەروەردەکرد بۆ من لە دامێنی چیا و کەژیا چەند وشەی جوان و ناسکن
وەزیفەمە خۆم بەخشکەم لە پێناوی وڵاتێکە لە پێناوی نەتەوەیەکە کە تۆی خۆشەویستنی بۆ پێگەیاندووی. بەڵام خۆشەویستان، بەڵام لەگەڵ هەموو ئەم ڕاستیانەدا کەسانێکی بەڕێزیشمان هەن لە کوڕان و لە کچان هەتا ئێستا لە زەواج مەحرومن، تا ئێستا هاوسەرگیریان بۆ نەکراوە، چەند خوازبێنی کردووە گەنجی وا هەیە و سوبحان الله سەر ناگرێ. کچی بەڕێز و بە حرمەتی سیما جوان ئەخلاق بەرز بنەماڵەی باشی وەکو بەڕێستان چەند کچ کوڕ دەچێتە خوازبێنی دەگاتە مارەکردن و سوبحان الله هەڵدەوەشێتەوە. ئەمانە دەبێ وریای خۆیان بن، خوا نەخواستە تووشی گرفتی دەرونی نەبن، ڕەشبین نەبن بەرامبەر بە ژیان. گەنجێک نەڵێ هەیە دڵێ بەخوا 20 خوازبێنیم کردووە، یەکسەر ئیلا شتێک دروست دەبێ و شتەکەم هەڵدەوەشێتەوە. کچی وا هەیە دەڵێ ئەو هەموو خوازبێنی کەرەم هاتووە، سوبحان الله لە کۆتاییدا ناگاتە مارەکردن و هەڵدەوەشێتەوە. هەیە لە سەم مارەکردن لە مەلیسی مارەکردنا بڵاوی لێکراوە. ئەمانە دەبێ وریا بن، ئەمانە بزانن بەدڵنیاییەوە ئینشاء الله خێرێک لەمەدا هەیە. عەبدوڵڵای کوڕی عومەر دەفەرمێ کاتێک کەوا دایاننار بۆ خوازبێنی کەسێک دەیفەرموو خەڵک زۆر کۆمەکەنەوە. دوو قسەیە، دەچووە ماڵەکە و دەیفەرموو ئینە فولانا خەطەبە ئیلەیکم فولانەتە، فڵان کەس منی ناردووە خوازبێنی فڵان کەسی کشتان دەکا، ناوی هەردووکیانی لێنا، ئەنکەحتموه فالحەمد لله. ئەگەر دەیدەنێ حەمد و سەنا بۆ خوا و بە یەک ڕازین و شاد و شکر دەبن، ئێمەش هەموو حەمد و سەنای خوای دەکەن. وئین ڕەدەدتموه، ئەگەر ڕەتیشی دەکەنەوە و کچەکەتانی نادەنێ و کچەکەتان شووی پێ ناکە و ئەرقەلەیەکی تێدەکەوێ، فسبحان الله، کاری خوا هەمووی جوانە. ئینشاء الله کوڕەکەی ئێمە باشتری بەنسیب دەبێ، کچەکەی ئێوەش لەم کوڕی باشتر بەنسیب دەبێ. هەر ئەم دوو کەلیمەیە ئەگەر بوو حەمد و سەنا بۆ خوا، ئەگەر هەبوو خوازبێنیەکەت سەری گرت و خوشکی باشم کوڕە باشەکەت بەنسیب بوو، هەزار جا بڵێ خوای حەمد و سەنا بۆ تۆ. کە نەبوو دڵتەنگ مەبە، خۆت مەکوژە، ناخت مەسووتێنە، ذکری خوا بکە، بڵێ سوبحان الله، بڵێ خوایە کاری تۆ هەمووی بەجێیە، خوایە من عەبدێکی نەزان و داماوم بەخوا سەر لە کاری خۆم دەرناکەم، خوایە ئومێدەوارم من لەو کوڕە باشترم بەنسیب بێ، خوایە ئەو کوڕەش لە من باشتری بەنسیب بێ. ڕەن بێ هەردووکمان باش بین، بەڵام بە تەبیعەتی یەکتر لە پاشانە خۆی. زەواج بەڕێزان هەر ئەنجامدانی شەر نییە. جلوبەرجێک نییە ئەمڕۆ بیکڕی و چوویە بازار حەزت لێ بەسپێنێ فڕەیدەی، سیارەیەک نییە لە معرەز بەدڵت بوو بیکڕی و دەست بەجێ پارەی زیاتری پێ بدەی و بەیانی بە زەرەر بیفرۆشیتەوە. زەواج و هاوسەرگیری ژیانی تۆیە، خۆشبەختی یان بەدبەختی تۆیە، بۆیە هەر ئەنجامدانی شەر نییە، بەختەوەربوون تیا شەرتە. دوعا بکە بڵێ خوایە ئەگە خێری تێدایە ئاسانی کەی، ئەگە خێری تێدانێ هەر لەم سەرەوە نەخۆم و نەکچوم و ماڵی خەڵکیش بەدبەخت بکەم. خوایە بەخۆشیەوە بچمە ژیانەوە بەخۆشی بژیم، نەک بەخۆشیەوە بچم و بە شەڕەوە بێمە دەرەوە. ئەبێ بزانی لەمەدا خێرێک هەیە کە تۆ نایزانی، بەڵام ڕاڕا مەبە، بەڵام قەلەق مەبە. کچی بەڕێزی وا هەیە چەند خوازبێنی کەرێک چووە، ئەوەی پێنجەمیان کە دەچێ هەر لە خۆڵە بەخوا زەحمەتە ئەمەش ببێ. کوڕێکە سێ چوار خوازبێنیت کردەوە لە جاری پێنجەما مەڵێ بەخوا زەحمەتە، بەخوا لەوە چ ئەمە شتێک چێتەوە. وەڵڵاهی ئەم دنیا چۆن خۆت بڕیا بدەی ئاوات بۆ دەکرێ. نەخێر بڵێ زۆر گەشببینم، زۆر ڕووم خۆشە، ومێدەوارم بە ڕەحمەتی خوا، ئینشاء الله خێری پێوە دەبێ، خوای گیان خێری بخێناوە، خوا شەڕ و فیتنەکانی لێلادەی، کار ئاسانیم بۆ بکەی، دوعا بکە گەشببین بە. هەر شتێ بە قەلەقی بچێتە ناویەوە سەر ناگرێ، لەبەرەوە قەلەقی لە خۆت لادا. نەکەی خۆت بخەیتە بیرێکەوە تەنها وا بزانی دەم و چاوی ئەو کەسە دیارەکە تۆ بەتەمای. ها گەنجی وامان هەیە حەقی خۆتە، کچێکت خۆش دەوێ، کچێکە کوڕێکی خۆش دەوێ، جاری وایە کە بۆ یەک نابن خەریکە، هەبووە خۆشی پشتۆ پەنا بەخوا، هەشە کە دەژیا بە مردوو حیسابە مەویسە لە ژیان. ئەمە وەکو کەسێک وایە کە چۆتە ناو بیرێکی قوڵەوە، بیرێک 40 مەتر قوڵ بێ، ئینسانێکی فڕێ بدەیتە ناوە کە ئەم ئینسانە سەیری دەرەوە دەکا، ئەم هەموو جیهانە بەچی دەبینێ، بەس دەمەکەی بیرەکە ئەمەندەیە، ئەویش دەموچاوی کەسێکی لەسەرە، وا ئەزانێت لەم دنیادا کەسێکی تیانێ فڵان کەس نەبێ. بەڵام وەرە لەو بیرە بتێنە دەرەوە بتبەن لەسەر شاخێکی بەرزدانێن کە سەیر دەکەی ئەم دنیاە زۆر فراوانە، نەخێر فڵان کەس نا فڵان کەس، ئەم زۆر لەو باشترە، یەکسەر گەشببینیەک ڕوتێ دەکا. لە بیرەکە خۆت بێنە دەرەوە، لەتیفەیەکی خۆش هەیە، قسەیەکی خۆشی واقعی هەیە، عەرزی جەنابتانی دەکەم. دکتۆر محەممەد العەریفی مامۆستای زانکۆیە و بانخوازێکی بەناوبانگە لە بەرنامەیەکی ڕاستەوخۆی تەلەڤیزۆنیدا گەنجێک تەلەفۆنی بۆ دەکات، دەڵێ ئوستاز جەنابی دکتۆر وەڵی بەرەو خوا گەڕاومەوە، تەوبەیەکی ڕاستەقینەم کردووە، ئەهلی دین نەبووم، سوپاس بۆ خوا، ئێستا نوێژی بەیانیانیش لە مزگەوتم، هەوڵ دەدەم ڕۆژە سوننەتەکانیش بگرم نەگرم ڕۆژە فەرزەکان. دکتۆر پیرۆزبایی ئەو تەوبەی لێ دەکا و مژدەی لێخۆشبوونی خوای پێدەدا.
ئەڵێ وەڵڵی تۆ مادام بەم گەنجە ئاوا گەڕاویەوە بۆ لای خوا لە لای خوا لە زۆرێک لە فریشتەکانی بەڕێزتری پیرۆزت بێ و تەوبە و دوعای خێرم بۆ بکە. ئەڵێ بەڵام جەنابی دکتۆر من یەک گرفتم هەیە، بەڕاستی گرفتارم بە کچێکەوە زۆرم خۆش دەوێ، ئەو کچەش تازە شووی کردووە، من بە تەمام دایمە لە خەیاڵمدایە، ئێستا و حەڵاڵی خەڵکە دایمە لە خەیاڵمدایە، ناتوانم لە دڵم دەریکەم، وەڵڵاهی ناتوانم بەو کۆڵانەدا بڕۆم و نەزەری لێ نەکەم، من گرفتاری ئەم گوناحەم نازانم بە چ شێوەیەک لەبیر خۆمی بەرمەوە. ئەویش دەفەرمێ برای شیرینم کوڕی گەنج ڕوو لە خواکە دوعا بکە. ئەڵێ قوربان چ دوعایە بکەم؟ ئەڵێ بڵێ اللهم اجعل في قلبي إيمان وفي سمعي إيمان وفي بصري إيمان وفي طريقي إيمان. يا ربي خوايا چاوم پڕکەی لە ئیمان، غەیری ئیمان هیچ شتێک کە نەبینێ، خوايا گوێمکەی پڕکەی لە وشەی ئیمان، غەیری وشەی ئیمان هیچ شتێکی تر نەبیستێ. خوای پەروەردگار دڵم پڕکەی لە ئیمان، ئەم دڵم غەیری ئیمان جێگەی کەسی تریتیان نەبێتەوە. خوایە ڕێگاکەم بپڕکەی لە ئیمان، بەڕێیەکە بڕۆم تووشی ئیمان بم. گەنجەکە دەسڵەمێتەوە پاشان ئەڵێ قوربان جان من مشکیلەکەم هەر ئەوەیە. ئەڵێ چۆن؟ ئەڵێ ئاخر من خۆشەویستەکەم ناوی ئیمانە. دەی وەڵڵا من چاوم هەر ئیمان دەبینێ، گوێم هەر ئیمان دەبیستێ، دڵم هەر ئیمانی تێدایە، ڕێگاکەشم هەر ئیمانە. گرفتەکە لەوەدا دوعاکە قڕم زیاتر بۆ خەز دەکاتەوە. ئەڵێ دکتۆر محەممەد عەریفی ئەوەندە پێکەنی کامیراکەیان لەسەر لابەر وتی بەڕاستی ڕێگەی چاکم نیشان دای. من چوزام دەستگیرانەکەی خۆشەویستەکەی تۆ ناوی ئیمانە. لەبەرەوە ئەم بابەتە بۆ نمونە دڵ لە لای کەسێک بووە، تەخلیە و تەحلیەمان هەیە لە زانستی تەسەوفە، دڵت یەکەم جار خاڵیکە بەڵام کەس ێشکەشی تیادانێت، تۆ پەرداخێکت هەیە ئاوی تێدایە، ئەگە بتەوێت شەربەتی تێکەی ئەبێ یەکەم جار ئاوەکە بڕێژی دواتر شەربەتەکەی تێکەی. ئەم وڵات ئەو کەسەی لێلابە دواتر کە کەسێکە هاتە شوێنی ئەو جێگایە پڕ دەکاتەوە، بۆ شایەکە دروست نابێ و ئەو فەراغە دەرونێت کۆتایی پێدێ. دڵنیابن بەڕێزان زۆر ئەو پرسیارە دەکرێت، دڵنیابن کەس بەختی نەبەسراوە، وەڵڵاهی بەختی کەس بە کەس نابەسرێ. ئەم سەحر و جاد و نوشتە و درۆدا لە سەیە هەڕەم بێ لەناو میلەتی ئێمە و چەند میلەتێکی فەقیر حاڵا باوی مابێ. وەڵڵاهی ئێمە خالقێکمان هەیە کە ئەڵڵایە، ئەو ڕۆژەی دروستت دەکا و نوتفەیەکی و ڕوحت بەبەرا دەکات لە ڕەحمی دایکتا، غەیری ئەو ئەڵڵایە هیچ کەس دەسەڵاتی نییە تێیدا. ئەو ڕۆژەش کە دەمری غەیری ئەو ئەڵڵایە هیچ کەس لە ئەرز و ئاسمانە دەسەڵاتی نییە و ڕوحە لێوەرگێتەوە بەبێ ئیزنی خوا. والله نانەکەت ڕزقەکەت شیفاکەت عیزەتت زەلیلیت هەمووی ئەڵڵایە. لەبەر ئەوە زۆر بەهێزتر بە لەوەی بترسی داماوێکی نوشتە نووسی فاسق لە کۆڵانێکە بەختی تۆ بەست بێ. کەس بێبەخت نییە، کەس بەختی کەسی پێ نابەسرێ. ئێمە ئەڵڵامان هەیە، تۆ تەنها ڕوو دەکەی ئەڵڵا سوزدە بۆ خوا دەبەی. دڵنیا بە بێبەخت نی، نەڵێ زۆرم دوعا کرد و ئەی بۆ دوعاکانم گیران نەبوون. هیچ دوعایەک نییە بەدڵ و بەکوڵ بکرێ ئیلا خوای گەورە وەری دەگرێ. بەڵام وەرگرتنەکەی ئەوەیە من و تۆ جاری وایە لێ حاڵی نابین. سەرنجی ئەم بەسەراتە بدەن کە لێشێک لە شارەکانی کوردستانە ڕوویداوە لەبەر حرمەتی کەسەکە ناوی شوێنەکە ناڵێم. کچێکی بەڕێز و محتەرەم و دیندار کە دواتر تۆبەی ڕاستەقینەی کردووە، دەڵێ 6 ساڵ بۆ 7 ساڵی ڕێک هەموو 5 فەرزە نوێژەکانم دەکرد، شەوانی قەدری ڕەمەزان هەمووی دادەنیشتم، تەنها یەک دوعام دەکرد، باسی دین و ئیمان و ڕزق و ڕۆزیم نەدەکرد. دەمگوت یا ڕەبی خوایە ڕەحمم پێ بکەی، بەس ئەم داوایان لە تۆیە بە نسیبی ئەو کوڕەمامم بکەی. کوڕێکی مام هەبوو زۆر باڵا بەرز و شۆخ و شەنگ، بەڵام من چاوم بەس جوانیەکەی دەبینی، نە دین و نە ئەخلاقی هەر بیرم لێ نەکردبەوە. 6 ساڵ بۆ 7 ساڵی ڕێک من تەنها ئەو دوعام لە حزوری خوادا دەکرد. لە دوای هەموو نوێژێک لەسەر هەموو بەرماڵێک دەمگوت خوایە گیان ڕەحم بخێتە دڵی ئەو ئامۆزایەمەوە بێتە خوازبێنیم و شووی پێ بکەم. هەموو ئەسب سواری مەیدانی خۆشبەختیم لەو گەنجا دەبینیەوە. هەستیشم نەدەکرد ئەو هیچ خۆشەویستێکی بەرامبەر بە من هەبێ، بۆشم نەدواکە لە نزیکەوە پێی بڵێم. هەتا ڕۆژێکیان دوای ئەو هەموو ساڵە زۆرە خەبەرێکم پێگەیشت کە مەرگی خۆم لەو کاتەدا پێ خۆشتر بوو، وتیان ژنی مارە کردووە، ئافرەتێکی بێگانەی مارە کردووە کە خزمی خۆمان نییە. دوای هەفتەیەک گواستیەوە، ئەو کاتێک کە ئەو خەبەرم بیست کۆزگەم دەخواست بمردمایە، چوومە ژوورەوە دەرگام لەسەر خۆم داخست و حتا ناخم بەتاڵ بۆەوە گریام. ئەم جاڕوون کردە ئاسمان وتم خوای گیان، خوایە من 7 ساڵە نوێژ بۆ تۆ دەکەم و دەپاڕێمەوە، ئەو تەنها ئیشەم بە تۆ بوو، داوای هیچی ترم لێ نەکردی جوابن نەدامەوە، شەربێت لە ئێستاوە لەچکەکەم فڕێدەم، ئەو بەرماڵە فڕێدەم و جارێشکە سوزدە لەم سەر بەرماڵە بۆ تۆ نەبرێ، منیش هیچ ئیشم بە تۆ نەما خوایە. ئەڵە زۆر دڵم ڕۆژ بوو، پەنا بەخوا زۆر کوفرم کرد، زۆر دوعای شەڕم لەوە کرد و خوایە بەدبەختیکەی. ئەڵێ هاتمە دەرەوە، نانم بۆ نەدەخورا، خەوم نەما بوو،
دایکێکی ژیر و عاقڵ و دنیادیدەم هەبوو هەستی کە من ئەو کچی جاران نەماوم ڕۆژە دەستی بەسەر ماهێنا سەری ماچ کردم و خستمیە باوەشی خۆیەوە کچی شیرینم هەست دەکەم شتێک هەیە ژیانت بە تەواوەتی گۆڕاوە بەڕاستی ئافرەتە جوانەکەی جاران نەمایی ئافرەتە خانمەکەی ماڵ نەمای هەست دەکەم گۆڕانکاریەکی گەورەت بەسەرا هاتووە هەست دەکەم بە پێکەنینەوەتی ئەڵێ مریشکی و لە هێرکەچوویتەوە کوڕ نوێژەکانیشن ناکە ئێستا کوا دوعا و پاڕانەوەکانت کوا نوێژ و شەو نوێژەکانت ئەڵێ منیش کەسێک دەبوو هەبوو ئەم ناخەی خۆمی بۆ هەڵڕێژم پەنگی خواردبەوە وەکو مەنجەڵێکی بخار نەفەسێکی دەویست لێی دەرچێ دایکم کە ئاوان میهرەبانانە قسەی لەگەڵ کردم بۆیە دایکی بەڕێز بە تووڕەبوون ناکرێ ئەبێ یەکەم جار ئاوا بە نەرمی بۆ کچەکەت بچی بۆی دڵی خۆیت بۆ بکاتەوە ئەڵێ ئەوەی لە ناخما پەنگی خواردبەوە چەند ساڵ بوو هەموویم بۆ باس کرد وتم دایە گیان چۆن نوێش بکەم چۆن جارش کە دوعا بکەم چۆن دڵم بە ژیان خۆش بێت چۆن حیجاب و لە چ بکەمەوە من ئەو داوایم لە خوا بوو خوا بەنسیب ئەو ئامۆزایم کە کەچی ئەوەتە ئافرەتێکی نەدی و نەناسی بەنسیب بوو نە دوعایەکی کردو نە دوعایەکی بۆ خوا کردووە لەبەرەوە لە هەموو شتێک مەویستم دایکم وتی سەر ڕشکن بە سوحبەتەوە بە قسەیەکی خۆشەوە ڕۆڵە گیان تۆ کەم تەمەنی کاری خوا هەمووی پڕ حیکمەتە واللهی دوعاکان ڕەت نەبوونەوە مەویست مەبە واللهی هەر خوا دەزانێت خێر و شەڕ لە چدایە دڵنیا بە ئەمە خێری تێدا نەبووە خۆش تۆی خۆشویستووە بە بەرەکەتی ئەو نوێژ دوعانە تۆی لەو بەڵایە پاراستووە ئەوە گاڵتەم بەو قسانەی دایکم دەهات ئەم دایەتۆی تۆی بەوانە قەناعەت بە من بکەی دەبا خوا قبوڵی کرداوە من بەدبەخت بوومە دەکرد ڕۆڵەوە مەڵێ زەواج بۆ خۆشبەختیە ئەگە بەدبەختی تێدا بێ هەر نەبێ باشترە ئەم خۆزگە هەبوویایە ئەڵێ حەو مانگ هەژ مانگی پێچوو من سوزدەم بۆ خوا نەبردەوە نەعوذ بالله وازم لە هەموو ئەخلاقێکی موسڵمانانە هێنا بەڕاستی حەزم دەکرد بێدینی بکەم وەکو ئەوەی نەعوذ بالله بەرامبەر بەخوا بڵێم خوایە منیش بێمنەتم لەو کاتەدا بیستم ڕۆژێ هەواڵێکیان دامێ کە ئاوی ساردی کرد بە دەرونی گەرممدا وتیان ئامۆزاکە ژنەکەی تەڵاق داوە بەیەکەوە نەگونجاون و ئەم ماوەیە هەر دەمە بۆڵیان بۆ 6 مانگە بەیەکەوە نەگونجان تەڵاقی داوە ئیتر لێی نزیک بوومەوانە و پێشنیارم بۆ کەشی بۆ بکەم و ئەویشنی تازە تەڵاقدا بوو بۆی زوو تۆڵەی خۆی بکاتەوە زوو منی خواست کەمارە کرام وەم دەزانی هەموو دنیام هەیە ئەم جا دیسان دەستم کردەوە بە نوێشکردن ئەم زانم خوایە جا ئێستا دوعاکانم گیرا بووە بەڵام خۆشبەختیم نەک هەر نەبینی هەمووی هەفتەیەکی بەسەراتێ نەپەڕی بوو ئەم کوڕە فێری عەرە خواردنەوە بوو فێری قومار بوو هیچی لە ماڵەکەدا نەهێشت بەڕاستی ئەمجا شەوان بەسەر خۆشی دەهاتەوە بۆنی دەمی وەکو کەلاکی تۆپی لە جێگادا دەکەوت لێی دەدام ئازاری دەدام کە هیچم نەدەگوت زیاتر بێمە هەڵدەشاخە کە قسەیەکم دەکرد بە دەمی دەکێشام ژیانم تاڵ بوو ئەگەر هەفتەیەک لای هاوسەرم بووم 2 هەفتە بە تۆراوی لە ماڵی باوکم بووم ئاخری بیرم کردەوە تا منداڵمان نێجیابینەوە باشترە داوام تەقدیمی دادگا کرد و زۆر بە مەمنونی و دەستماچکردنەوە تا لێجیا بوومەوە ئەم جابیرم کردەوە خوای ڕەب العالەمین من هەڵە بووم خوای گیان پەشیمانم تۆ منت خۆش دەویست ئەو کەسەی چەند ساڵ دوعام دەکرد بە نەسیبێمم ئێستا دوعا دەکەم بەس لە دەستی ڕزگارم ببێ دوای ئەوە 2 ساڵ لە ماڵی باوکم دانیشتم کەسێک هاتە خوازبینیم پیاوێکی بەڕێز و بە حرمەت چەند مناڵم لێ هەیە و زۆر لەگەڵ یا خۆشبەختم بەڵام دوایی قسەکانی دایکم بۆ دەرکەوت وتی ڕۆڵە گیان دوعاکانت گیرا بووە بەڵام بە شێوەیەک گیرا بووە کە تۆ هەستت پێ نەکردووە لەبەر ئەوەی ئەو کەسانێکەوە ئاوا لە خوا دەپاڕێنەوە بۆ شتێک دڵنیا بن دوعاکانت گیرایە مەویست مەبە لە ڕەحمەتی خوای پەروەردگار هەموو شتێک قەدەری خۆی بۆ داناوە ئینا كل شيء خلقناه بقدر هەرچی شتێکیش زۆر ئاواتت بێ وەڵڵاهی زۆر بەکەمی دەتەجێ سوبحان الله ئەم دنیای ئاوایە هەر شتێک زۆر چاوت لەسەری بوو ئیلا لە دەستی دەدەی ئەوە یعنی قاعیدەیەکە هەر تاقیب کەوە لە ژیانی خۆتدا هەر شتێ ئەوەندە چاوت لەسەری سوور بوو هەر ئەوەت شک دەبرد زۆر زەحمەتە بۆ تۆ بێ مامۆستایەکی گەورە و بەڕێستەیە لە شاری سلێمانی مامۆستا ئەحمەدی قامیشی یەکێکە لە خەتیبە باریزەکانی کوردستان لە کتێبی خۆیدا کە نوسخەیەکی بەسپاسەوە بە دیاری پێشکەشکردم یاداشتی مەلایەتی ئەڵە ساڵی 91 بوو مەلا بووم هەرگیز دەستم بۆ ماڵی خەڵک درێژ نەکرد بوو کەسابەتم دەکرد بەڵام لەبەر ئەوەی هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی سەربازیەوە لە دەیەکی چەپەکی بیتوێنە مەلایەتیم دەکرد کەسابەتێکم بۆ نەدەکرا ناچار بووم کابرایەک بە ناوی حاجی داود مەڕێکی دامێ وتی ئەوە زەکاتی مەڕەکەمە زۆر دڵم پێی خۆش بوو لە ماڵی دنیا ئەوەم شک دەبێت جا حاجی وتی یان لێت دەکڕمەوە پارەکەت دەدەین مامۆستا تۆ مەڕت پێ بەخێو ناکرێ یان مەڕەکەم دەبەم بۆ شوێستانی حاجی وەمەران و ئەوانە لەگەڵ خۆما دەیبەم و لەو سەرەوە پاییز بە ئاوسی دێتەوە بەڵکو بەچکەیەک 2 بەچکەی ببێ
ئەڵە خەیاڵم کردەوە ئینشاءڵڵا دەبمە خاوەن مەڕووماڵات دوو بەرخی ببێ و بەرخەکان جارشکە بزیێنەوە من هیچ لە ماڵی دنیا شک نابم ئەم مەڕە نەبێ وتم وەڵا حاجی زۆریش مەمنونم وتی مەمنونی ناوێ بردی لە کوێستان بوو پایس کە هاتەوە وتی مامۆستا قەدەری خوا زۆر سەیرە شەوێکیان گورگ ئەوە شوانەکەشە لەگەڵما هاتووە لە مەڕەکەمی داوە 400 سەر مەڕم هەیە هیچی دەم لێ نەداوە هاتۆ بەس مەڕەکەی تۆی خواردۆخم کاندووە بەس تەنها مەڕەکەی من تێداچوو لە ناو 400 مەڕە وتم وەڵڵای کاک حاجی خەتای تۆ نییە ئەگەر نەیدا مەعبود چی بکا مەحموود من ئەوەندەم چاو لەسەری بوو تۆش ئەو هەموو مەڕووماڵاتەت هەیە هی تۆ هیچی لێ نەهات ئەوەی من فەوتە دنیا بەڕێزان ئاوایە هیواش هەیە ئەوەندە عاشقی کەسێکە سبحان الله چونکە ئەوەندە چاوی لەسەرێتی ئەو شەیە نایە کەوا دڵی تۆی لەسەرە حتا لە بواری منداڵدا والله هەر مناڵێک زۆر چاول لەسەری بێ سبحان الله قەدەر زۆی بوو ڕێدەکەوێت مامۆستایەکی بەڕێز لە کتێبێکە نووسیوێتی ئەڵە خاوەنی چەند پورێکم ئەڵە پورێکیانم 7 کچی هەیە و تەنها یەک کوڕی تاقانەی هەبوو بە 7 کچەکە و دایک و باوک شەو و ڕۆژ چاوێن لەسەر ئەم کوڕە بوو بە گەنجێک و لاوێک ئومێدی دوا ڕۆژی بنەماڵەکەی ساڵی 93 خوا پەنامان دەونەی بینینەوە لە گرانیەک گەورەکەدا کە ئینسان بۆ نانێک پەلاماری تەقەمەنیەدا ئەم کوڕە دەچێت بۆ ڕەبایەکی کۆنی عسکەری گول لە هاوانێک دەدۆزێتەوە بۆ ئەوەی فافۆنەکەی ناو و مسەکەی دەربێنێ دەیکاتەوە سبحان الله پیادە تەقێتەوە پارچە پارچەی دەکات بەس ئەو کوڕیان هەبوو کوڕەکەشی لەدەستدا ئەڵە پورەکەی ترم بەعەکسەوە 7 کوڕی هەبوو پاشەبەرەی یەک کچی هەبوو بە هەمویان چاویان لەسەر ئەو تاقە کچە بوو سبحان الله کە لەدایک بوو تالاسیمای بوو تا 14 ساڵ بە دکتۆرەوە ژێڕایان ئاخری جانی لەدەستدا پوری سێمەم هەر خوا هیچی نەداوەتێ نە مناڵی کوڕی هەیە نە کچی هەیە دایکیشم کۆمەڵە کوڕیش هەیە و کچی هەیە و نەخۆشیش نین ئەمە تەقسیماتێکە و دانراوە بەڵام دڵنیا بە هەموو ئازار و ناڕەحەتێک چونکە ئیماندارین ئێمە بەدبەخت نین چونکە بەهەشت هەیە ئەم مژدە خۆشە لە حکمە شەرعیەکانەوە دەگەێنین بەو کەسەی کە بە دڵخوازەکەی نەگەیشتووە کە بەو داخەوە مرد و چۆ ژێر زەویەوە لە شەرع لە کتێبی کیفایەت الأخیاردا کیفایەت الأخیار شەرحی فتح القەریبە لە فقهی شافعیدا کتێبێکی پوخت و کورتە بەڵام زۆر بە نرخە لە باسی شۆردنی مردوودا لە باسی شەهیددا دەفەرمێ الشهيد كل من قتل مظلوما هەر کەسێک بە زوڵم و بە ناحەق بکوژرێ بچنە سەری و بیکوژن لای خوا شەهیدە شەهید هەر ئەوە نیە لە مەیدانی شەڕی کافراندا کوژرا بێ هەر کەسێک لە ئاوە بخنکێ مەلەی زانیوە و چۆتە ئاوە و قەدەری خوا خنکاوە شەهیدە هەر ئافرەتێک هەر پیاوێک عەمدەن ئاگری بە خۆیەوە نەناوە لە کاتی بەکارهێنانی ئاگردا لە کاتی بەکارهێنانی ئامێرێکی ئاگریندا جەستەی ئاگری گرت و بەو ئاگرە مرد مژدەی لێوێ شەهیدی قیامەتە لە حزوری خوادا هەر کەسێ دیواری بەسەلا بڕوخێ هەر کەسێ ژێر خانوو بکەوێ هەر کەسێت قەسفی تەیارە لێدا تۆپ لێدا هەر کەسێک کە یاساکانی هاتوچۆی ڕەچاو کردووە و لە حادیسەی سیارەدا بمرێ والله مژدە لە کە سوکاری بێ مردووەکەت شەهیدی قیامەتە بەویستی خوای گەورە مەبتون ئەو کەسەی بە ئازارەکانی ناوسک گورچیلەی وەستاوە بە ئازاری ناوسک بە قورحەی مەعیدە دەمرێ ئەو کەسەی مەطعونە بە نەخۆشی سەرەتانی ئەم سەردەمە دەمرێ ئەوانە هەموو شەهیدن لای خوای گەورە پلان یەکجار بەرزە ئاخری دەفەرمێ ئەو ماتە عیشقەن هەر کەسێک بە عەشق و خۆشەویستی کەسێکەوە بمرێ شەهیدە دەبێت لە ئەثەرە لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەهاتووە دەفەرمێ من عشق فعف کەسێکی خۆشویست کوڕێک کچێکی خۆشویست یان کچێک کوڕێکی خۆشویست پەنجەی بە حرامی لێی نەدرا فرسەتیشی بۆ هەڵدەکەوت بەڵام وتی خوایە شەر بێ بە حرامی دەستم بەری نەکەوێ وەکەتەمە بەڵام بە نسیبی نەبوو ئەم شووی کرد ئەو ژنی هێنایەتر لێک دابڕان ئەم باسەی نەدرکان لای هیچ کەسێ باسی نەکرد بڵێ من ساڵانێک حەزم لە فڵان کەس بووە با حیا و حرمەتی نەشکێ ئەگەر خۆشم بوێ نامەوێت لە کەداریکەم ئەم بابەتەی لە دڵیا شاردەوە و بۆ کەسی باز نەکرد ئابڕووی بەرامبەرەکەی نەبرد فەماتە حتا چۆ ژێرگڵەوە ئەو ئازارە لە دڵیا بوو ماتە شەهیدەن پلەی شەهیدی هەیە لە قیامەتە ئەو کەسانش پلەیەکی بەرزیان هەیە لەبەرەوە دەکرێت لە کۆمەڵگایەکی کراوەی وەکو ئێمەدا دڵی کەسێک لەسەر کەسێک بێ بەڵام کاتێک کە بەنسیب نەبوو دنیا لە خۆت کۆتایی پێمەهێنا دڵ نیا بە ئێمە مادام موسڵمانین پاداشتی خواییمان هەیە بەهەشتمان هەیە قەرەبووی بەهەشت هەرگیز بە شتەکانی دنیایی ناگۆڕدرێتەوە و خوا قەرەبوومان بۆ دەکاتەوە داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە خێربێنی ڕێگامان
خوای پەروەردگار لە هەموو خێرێک بەسەرمان ئابڕێژی لە هەموو شەڕ و نەهامەتێک بە دوورمان کەی خوای پەروەردگار کار ئاسانی بۆ گەنجانمان لە کوڕ و کچانمان بکەی کەوا زەواج و هاوسەرگیری حەڵاڵی خۆیان بۆ بکرێ و بە خانە و لانەی خۆیان شاد بن ئەو کەسانەی کەوا دڵخوازێکی خۆیان هەیە بە حەڵاڵی و بە پاکی و دایان پاکی یەکتریان دەوێت یا ڕەبی خۆیان کاریان بۆ ئاسانکەی خۆیان وەسفەکانی ڕێگایان لابەری شیفای نەخۆشەکانمان بدەی یا شافی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بدەی یا شافی یا ئەڵڵا دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی یا ئەڵڵا هەر کەسێ دڵبەخەمە هەر کەسێ نەخۆشی دەرونی و نەفسی هەیە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتی لێ بکەیەوە شیفای بەخێر بۆ دڵ دەرونی خەمباری بنێری دەستکورتەکانمان دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە وڵاتمان ئاوەدانکەی لە دووبەرەکی ناوخۆ بمان پارێزی لە فیتنەی شەڕ و شۆڵی دوژمنانی دەرەکی خوایە بە دوورمانکەی هەر کەسێک لە پێشمەرگە و ئاسایش و پۆلیس دیندارانە و خواناسانە و داوێن پاکانە و بە ئەخلاقانە دیفاع لەم کورد و کوردستانە دەکا خوا تۆش بیپارێزی ڕەحم بەدڵی دایک و باوکو و منداڵی ساوا و ژنی ڕوسووری بکەی خوا بیان پارێزی عاقبەتی هەموو لایەکمان بەخێرکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین